دیمەنەکانی کوشتارگەی هەڵەبجەن کە وڵاتیان لەلایەن لیژنەکانەوە ناچار دەکرێن ئاژەڵەکانیان بهێنە ئەم کوشتارگەیە و لێرە سەریان بڕن کە ئەماش دۆخی ئێستای کوشتارگەکە خۆیەتی. کوشتارگای هەڵەبجە هیچ بەرجێکی تەندروستی نییە بەداخەوە چونکە کوشتارگای هەڵەبجە زۆر کۆنە نۆژەن نەکراوەتەوە اینجا ئێستا کەوتۆتە ناو گەڕێکێکی شاری هەڵەبجەوە بێ ژووری بەڕادیە بێ ئەبێ 24 سەعات بهێڵیرێتەوە اینجا گۆشت بگاتە دەست هاوڵاتیان بەڵام کوشتارگای هەڵەبجە ئەوەی نییە بەداخەوە. ئاژەڵەکان لەلایەن پزیشکانی ڤێتەنەریەوە پشکنینیان بۆ دەکرێت دوای سەربڕینیان ڕادستی خاوەنەکانیان دەکرێتەوە. ئەمە لە کاتێکدایە پێویستە ئەو ئاژەڵەی کە سەر دەبڕێت گۆشتەکەی بۆ ماوەی 24 کاتژمێر بهێڵێتەوە. ئەوانیش وە خۆیان دەڵێن ئەم شوێنە گونجاو نییە. خۆیەکێ لە کێشەکانی ئەمەش هەم شوێنەکەمان هەم لۆکیشنەکەی جاران ئەم قەسابخانەیەمە هیچ زیاتر لە 20 ساڵەمەوە پێشە ئەم شوێنە قەراخی شار بووە شوێنەکە بۆ ئەو کاتە گونجاو بەڵام مەسە تەواو کۆتۆتە ناوەڕاستی شار بیناکەمان تەواو کۆن بووە چەندین جار ئێمە پەیوەندیمان کردو بە قایمقامێتەوە بە شارەوانیەوە بە پارێزگارەوە لیژنەکان کە هێنە سەری چون تێگەن شوێنەکە گونجاو نییە لۆکیشنی شوێنەکە بۆ ئەوە نابێت تازە جارێتتر پارێت یاسەر بکرێت زۆر لە هەوڵ ێوان قەسابخانێکی مۆدێرن لە دەرەوەی شار دروست کرێت کە بۆ تەواوی پارێزگای هەڵەبجە بگرێتەوە. کوشتارگەی هەڵەبجە کەوتووەتە ناوەندی شارەوە و لە کاتێکدا نەخۆشی تای خوێنبەربوون لە ئارادایە دانیشتوانی دەوروبەری کوشتارگەکەوە خۆیان دەڵێن بۆن و بەرامە و حەشەرات هەراسانیان کردوون و چەندین جاریش داوایان لەلایەنە بەرپرسەکان کردووە بەڵام وەڵامیان نەداونەتەوە. ئەوەی کە ئێمە نزیکی ئەم کوشتارگەین هەندێک جار گرفت دروست بووە لە شێوازی سەربڕینی ئاژەڵەکان لەوەی کە بۆ نمونە دێکات ئاژەڵ بەرەڵا بووە لە دەستی قەسابەکان بۆ منە بە کۆڵانەکانە مەترسی لەسەر ژیانی مناڵە بووە مەترسی لەسەر ژیانی هاوڵاتیانە بووە جگە لەوەش بۆ و بەرامەیەکی زۆرن دێکات لە بۆنە و لە کاتە جیاوازەکانە پاشەڕۆیەکی زۆر یعنی لە حوشەی قەسابخانەکە بەجێ دەمێنێ مێش و مەگەزێکی زۆر بەسەرەوە دەنیشێ. دەنگی ئەمریکا پەیوەندی کرد بە هەریەک لە دیوانی پارێزگای هەڵەبجە و قایمقامێتی هەڵەبجەوە بەڵام وەڵامی پەیوەندیەکان بەردەست نەبوون. بە پێی ئامارەکانی لیژنەکانی قایمقامێت لە ماوەی 2 ڕۆژدا 320 سەرمەڕ و بزن و 120 سەر وڵاغ سەر بڕاون. ئەوان وە خۆیان دەڵێن کوشتارگەیەکی هاوچەرخ دروست دەکرێت بەڵام نازانن کەی و لەکوێ کوشتارگەکە بە کردداری دروست دەکرێت. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە.